سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش. لەگەڵ هاوڕانی هاوکارماتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتاوڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کەشوەری و تامینی اجتماعی لە سنە، گواستنەوەی داود عەبدوڵڵاهی بۆ بەندی تاکە کەسی، خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا، تێرۆری یەکێک لە فەرماندەکانی پەکەکە لە سلێمانی، دەست لە کارکێشانەوەی کرێکارانی شرکەتی بوتان لە ساوە، چوونە سەرەوەی ئاماری خۆکوژی لە پارێزگای مازەندەران، خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە نیویۆرک و بەرلین، و چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کەشوەری و تامینی اجتماعی لە سنە. ڕۆژی سێشەممە 5 بەفرامبەر خانەنشینکراوانی تامینی اجتماعی و کەشوەری لە شاری سنە لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی تامینی اجتماعی، کەشوەری و مخابرات پێکەوە لە شارەکانی کرماشان، سنە و ئاهواز دژ بە دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. خانەنشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی و دابینکردنی بیمەی دەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیان. گواستنەوەی داود عەبدوڵڵاهی بۆ بەندی تاکە کەسی. داود عەبدوڵڵاهی بەندکراوی بیرمەندی خەڵکی مەهاباد کە بە ئیعدام مەحکوم کراوە، ڕۆژی سێشەممە 5 بەفرامبەر دوای 14 ساڵ بەندکران بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی بۆ ژووری تاکە کەسی زیندانی قزل حەساری کەرەج گوازرایەوە. شانی باسەکە لە 2 مانگی ڕابردوودا سزای سێدارەی 2 بەندکراوی هاودۆسیەی داود بە ناوەکانی قاسم ئابستە و ئەیوب کەریمی جێبەجێ کراوە. داود عەبدوڵڵاهی و 6 چالاکی بیرمەندی کوردی دیکە بە ناوەکانی ئەیوب کەریمی، فەرهاد سەلیمی، ئەنوەر خزری، خوسرە و بەشارەت، کامران شێخە و قاسم ئابستە بە تۆمەتی کوشتنی عەبدوڕەحیم تینە لەلایەن لەقی 28 دادگای شۆڕشی تاران بە سەرۆکایەتی دادوەر موقەیسە بە تۆمەتەکانی وەک چالاکی دژی ئاسایشی نەتەوەیی، تەبلیغ دژی نظام، ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕەژیم و ئەفساد فیل ئەرز سزای سێدارەیان بەسەردا سەپێنرا. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی یاسر ڕەحمانیڕات لە ڕۆمشکان. ڕۆژی سێشەممە 5 بەفرامبەری 1402 جەلسەی دادگاییکردنی دکتۆر یاسر ڕەحمانیڕات، پزیشکی ئازادیخواز لە لەقی یەکەمی دادگای گشتی ڕۆمشکان بەڕێوەچوو. یاسر ڕەحمانیڕات لەو جەلسەیە سەبارەت بە تۆمەتی پرۆپاگەندە دژی نزام بەرگری لە خۆی کردووە. ناوبراو لە 30 خەرمانانی ئەمساڵ لە هێرشی هەزامیەکان بۆ سەر ماڵەکەی لە خۆڕەماباد دەست بەسەر و پاش 3 هەفتە بەندکران بە دانانی بارمتەی 1.5 ملیارد بە شێوەی کاتی ئازادکرا. یاسر ڕەحمانیڕات لە ڕەوتی شۆڕشی ژینا لە شاری مەهاباد لەگەڵ 2 پزیشکی دیکە بریندارەکانیان تیمار دەکرد، بەڵام 12 سەرماوەزی 1401 لە حاڵێکدا کەرەستەی پزیشکیان پێبوو لەلایەن بەکرێگیراوانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا. بەیانی ڕۆژی چوارشەممە 6 بەفرامبەری 1402 هەزاران دانیشتووی کانتۆنی شەهبا لە ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر قامیشلو و کۆبانی ڕژانە سەر شەقام و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی بوون. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە ئەرتەشی تورکیا کە لەلایەن گریلاکانەوە لە هەرێمی کوردستان گورزی کوشەندەی بەرکەوت بوو، هێرشێکی چڕوپڕی کردە سەر ناوچەکانی پاراستنی میدیا و ناوەندەکانی خزمەتگوزاری لە شارەکانی قامیشلو و کۆبانی لە ڕۆژاوای کوردستان. لە ئاکامی ئەو هێرشە وەحشیانەدا بەلانی کەم 7 کەسی مەدەنی گیانیان لەدەستا و 9 شارۆمەندی دیکەش بە سەختی بریندار بوون. پاش ئەو هێرشە خەڵکی شۆڕشکێڕی ڕۆژاوە لە شارەکانی قامیشلو و کۆبانی ڕژانە سەر شەقام و دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا دروشمیان بەرز کردەوە. خۆپیشاندران داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد
ڕێگە لە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بگرن و بێدەنگ نەبن. تیرۆری یەکێک لە فەرماندەکانی پەکەکە لە سلێمانی. دەستگای ئەمنیەت و ئاسایشی تورکیا واتە میت ڕۆژی سێشەممە 5 بەفرانبار ڕایگەیاند فەرماندەیەکی پەکەکە بە ناوی مەحمەد شەفا ئاکمان ناسراو بە باهۆز زاگرۆس لە هێرشێکی پەهبادی گیانی لەدەستاوە. لە ڕاگەاندراوەکەی میتی تورکیەدا هاتووە کە باهۆز زاگرۆس فەرماندەی باڵای پەکەکە لە سلێمانی بووە و لە ساڵی 2005 زاینیوە بە دوواداچوونی بۆ دەکەن. ناوبراو بەرپرسی وەرگرتنی هێز و پەروەردەی گریلاکان بووە و لە ڕۆژانی ڕابردوودا لە هێرشێکی پەهبادیدا گیانی بەخت کردووە. جێگای ئاماژەیە کە میدیاکانی پەکەکە هێشتا هیچ کاردانەوەیکیان بەرامبەر بەو ڕاگەیاندنەی دەستگای میتی تورکیا نەبووە، بەڵام میدیاکانی ئۆپۆزیسیۆنی تورکیا ئەو هەواڵیان پشتڕاست کردوێتەوە. درێژەی مانگرتنی بازاڕیان لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە 5 بەفرانباری 1402 زێرفرۆشان و بازاڕیانی چەند شاری ئێران دژ بە زیادکردنی باج لەسەریان بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دوکانەکانیان نەکردەوە و درێژەیان بە مانگرتندا. پاش بڕیاری دەوڵەت بۆ وەرگرتنی باج لەسەر مامەڵەی زێرفرۆشان و ئەوانەی کاری سازکردنی زێر و زێو دەکەن لە شارەکانی تاران، ئیسفەهان، مەشهەد، عێراق، مەلایر، حەمەدان، ئەردەبیل، تەورێز، کاشان و قوم دەستیاندایە مانگرتنی گشتی و دوکانەکانیان نەکردەوە. بەیانی چوارشەممە 6 بەفرانبار ئیتحادیەی زێرفرۆشان و نێونەری ئیدارەی باج لەگەڵ نێونەری بازاڕیانی مانگرتوو لە تاران دیداریان کردووە، بەڵام ئاکامیە و دیدارە هیچ ڕوون نەکراوە. دەست لە کارکێشانەوەی کرێکارانی شرکەتی بوتان لە ساوە. ڕۆژی سێشەممە 5 بەفرانباری 1402 کرێکارانی شرکەتی بوتان لە شارۆچکەی سەنعەتی کاوا لە شاری ساوە لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شرکەتی بوتان خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکانیان بردنە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەرژەنگ مۆرتەزەوی لە کەرەچ. ئەرژەنگ مۆرتەزەوی خوێندکاری زانکۆی خوارەزمی و لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینا لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی کەرەجەوە بە 1 ساڵ زیندانی تەعزیری، 2 ساڵ قەدەغەی ئەندامیەتی لە گروپ و حیزبی سیاسی و قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات محکوم کراوە. ئەرژەنگ مۆرتەزەوی پێشتر و لە مانگی ڕزبەری ئەمساڵ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە شاری کەرەج دەست بەسەر و پاش 1 مانگ بە دانانی وەسیقە ئازاد کرابوو. ناوبراو هەروەها لە ڕێکەوتی 26 سەرماوەزی 1401 لە کاتی بەشداری لە ناڕزایەتیەکانی زانکۆی خوارەزمی دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی کەرەج گوازرایەوە. ئەو چالاکە خوێندکاریە لەلایەن کومیتەی ئینزباتیەوە بە تۆمەتی سازکردنی ئاژاوە لە زانکۆ بۆ ماوەی 4 ساڵ و نیو لە خوێندن تعلیق و بۆ زانکۆی داموغان دوورخرایەوە. چوونە سەرەوەی ئاماری خۆکوژی لە پارێزگای مازەندەران. بەڕێوەبەری پزیشکی دادی پارێزگای مازەندەران ڕۆژی سێشەممە 5 بەفرانبار ڕایگەیاند ئاماری خۆکوژی لە ڕێگەی حەبەوە لە 8 مانگی سەرەتایی ساڵی 1402 بە نسبەت ساڵی ڕابردوو 19% زیادی کردووە. بەوتەی ئەو بەڕێوەبەرەی ڕژیم لە 8 مانگی سەرەتاییەم ساڵدا بەلانی کەم 4 منداڵی تەمەن ژێر 16 ساڵ لە ڕێگەی خواردنی حەبەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. عەلی عەباسی لەو بارەوەوتی لە تەمەنی 21 تا 30 ساڵ 23 بابەت و لە تەمەنی ژێر 16 ساڵ 4 بابەت تۆمارکراوە. هەروەها لە سەرەتای ساڵی 1402 تا بە ئەمڕۆ 113 کەس لە ڕێگەی خواردنی حەبەوە لە پارێزگای مازەندەران خۆکوژیان کردووە. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی پزیشکی دادی ئێران پشکی مێرمەنداڵان لە خۆکوژی ساڵانەدا لە 100 بووە. خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە نیویۆرک و بەرلین. ڕۆژی سێشەممە 5 بەفرانباری 1402 لایەنگرانی فەلەستین و دژبەرانی شەڕ لە وڵاتانی ئەمریکا و ئەڵمان دژبە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا
خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان هەزاران کەس لە شارەکانی نیویۆرکی ئەمریکا و بەرلینی ئالمان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروش کۆمەڵ کوشکردنی خەڵکی فلستینیان محکوم کردووە و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوو. چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا. وتەبێژی نەتەوەی گرتووەکان ڕۆژی سێشەممە پێنجی بە فرانبار ڕایگەاند لە هێرشەکانی شەو و ڕۆژی ڕابردووی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزا 137 کەس گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتی نەتەوەی گرتووەکان لە شەوی کریسمەسەوە تا بە ئەمڕۆ زیاتر لە 100 هێرشی ئاسمانی سەختکراوەتە سەر خان یونس و ناوەندی غەزە و تەنیا لە 2 ئوردوگای مەغازی و دەیربەلح زیاتر لە 137 کەس گیانیان لەدەستا و بە دەیان کەسی دیکە شبریندار بوون. ئەو ڕێکخراوەیە سەبارەت بە قەیرانی خۆراک و دەرمان لە کەرتی غەزا هۆشداری داوە و ڕایگەیاندووە کە مەترسی ژێنۆسایدێکی گەورە لە باشووری غەزا بەهۆی قەرەباڵغبوونی ناوچەکە لە ئارادایە و ئەگەر بە زووترین کات ئاگر بەس ڕانەگەێنرێت بە هەزاران کەس لە هێرشەکانی ئیسرائیلدا کۆمەڵکوژ دەکرێن. جێگای ئاماژەیە کە ڕۆژی سێشەممە بەهۆی پێکدادانی نێوان حیزبوڵڵای لبنان و ئارتەشی ئیسرائیل 3 فەرماندەی حیزبوڵڵا کوژراون و 9 سەربازی ئیسرائیلی بریندار بوو. دوا هەواڵمان سەبارەتە بە توندبوونەوەی قەیرانی پەنابەران لە سنوورەکانی ئەمریکا. بە پێی ئاماری دەوڵەتی فێدراڵی ئەمریکا لە هەفتەی ڕابردوودا بە شێوەی مامناوەند ڕۆژانە 9600 کەس لە سنووری مێکسیکەوە بۆ نێوخاکی ئەمریکا دەرباس بوو. لە حاڵێکدا ڕۆژانە هەزاران پەنابەر لە ئەمریکای لاتینەوە ئەچنە نێوخاکی ئەمریکا. جۆ بایدن سەرۆک کۆماری ئەمریکا بەشێک لە بەرپرسانی ئەو وڵاتەی ڕەوانەی وڵاتی مێکسیک کردووە تاکو لەگەڵ سەرۆک کۆماری وڵاتە سەبارەت بە کێشەی پەنابەرانی نایاسایی و توێش بکەن. لە نێو کۆنگرە و مەجلیسی نێونەرانی ئەمریکاش گوشارێکی زۆر بۆ دەوڵەتی جۆ بایدن هاتووە تاکو ڕێکارێک بۆ چارەسەرکردنی کێشەی پەنابەران بدۆزێتەوە. بەپێی ئەو وێنە و ڤیددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە هەزاران پەنابەر لە نێو بیابانەکانی ئەمریکا لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و تەنیا ڕێکخراوە مەدەنیەکان چوون بەهانایانەوە و دەوڵەت هیچ هەنگاوێکی بۆ سەر و ساماندانانیان هەڵنەگرتووە. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەشتیاوڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.